وشەویستەکەم کەلیمەوە هەنە زوان و عەرەبینە کەلیمە بەدەرەی یا بادەڕەی بعضی جا قاموسەکە فەرماواشە بە معناو ئەسرعەی مێ یا سابقەی مێ یا سارعە چەنی سابقەی بەڵام ئەگەر دقیق تەماشە کەرمێ کەلیمێ بەدەرەی زما زوان و عەرەبینە فەرقشان چەنی گرد و کەلیماتەکە تەری یەرێ معنی سەرەکی جەوێش گێرۆ یۆشە تۆکمە و کامڵ بە یۆشە پەلەکەرە یۆشە مسابقە کەرە محاولە کەرە وەڵی خەڵکی تەریگن پۆچی بە مانگی شاواتەن بەدر وەرو ئانەی چواردەنە وەڵی ئاەنە یاوە پانزە وێش خڕکردنەوە وەش تەمام نان هەرمانە وێش وەڵی ئاەنە یاوە حەد وێش تۆکمە کردن دوێ وەڵی ئانەی وەرەتا و ئاوا بۆنە و نەمەنۆ نەجە ڕۆ چواردێنە ئاڵ زووتر مانگە زووتر سرە بەرمارۆنە و پەلە کەرۆنە و مسابقە کەرۆ چەنی چێشی چەنی وەرەتاوی کۆمەڵی فەرمودەی پێغەمبەری هەنێ فەرمایشتی وەشەویستی دڵی ما هەنێ صلی الله عليه وسلم کەلیمە بادەڕەیشە چەنن یعنی پەلە کەرە یعنی وەڵ تۆکمە کەرە زوو دەست بارە پێوەرە یۆچە فەرمایشتا فەرماوە بادروا الأعمال الزاكية قبل أن تشتغلوا والله أنا مشغول بي كردوي فرق خاصة خاصة على عالي وزا والله ويتو وركي شاكرة فرمايشتي وترى فرماو بادروا الصبح بالوتر والله أنا بياني كريو بلكرتو نموت ركال جيبه جيكرة روايتي وانا فرماو إن مسلمنا أما روايتي فرماو بادروا الصبح بركعة ركعتي وكرة والله أنا بياني السرر به زفريا والكنة قلنا فرمايشتي وترنا فرماو بادروا بصلاة المغرب قبل طلوع النجم كمسند إمام أحمدنا أمان والله أين هساري قلنا أسمان نمو ورقال زوكرة يعني حرشني أنا ورتاو نيش نما كل جيبه جيكر پوچیز مزیکاوی ما نفروکاتی انتظار پین ما ورگای مکریو راست خون ما که دست من کرد ما ورخاتو ای فرمایشتی پیغمبری صلی الله علیه و آله و سلم فرمایشتی و تر نفرماو بادر الاذان زوبان کاده دکاتو وشانه ولا تبادر الامامه بلام امامت کشی دما وزد تا خلق کوبو فرمایشتی که فرینی نتیجه و گردینه انا تو پلکر ای مسلمان هر مانکا تمامنه هەوڵ دە زوو وەڵ تۆکمە کەری و کەلوپە لەکاڵ پێچیەوە وەڵ حازر کەری وەڵێ ئانەینە فیتنەکێ بەیە وەڵێ ئاینە موسیبەتێکی ڕۆڵکەرانە وەڵێ ئاینە کاتێکەڵ بەسەر بشە فریا وەڵگنە تا ڕەب العالەمین بەرەکەت و ڕەحمەت و وێژمژە و ملتەرە یۆبی چا کەساکە مسابق و خەیرینی کە ساریعانی و پەلەکەری پەی یاوای بە لیقای خوای جەلە جەلالوه داواکەرمە جەزات و پاک و پەروەردگاری جێیۆ چا عەبداما قبوڵێ کەرۆ کەچی مسابقەنە سەرکەوتێ بێنمێ و تاوانمە کە مزیەکە خوای چی زەمن و فتنەیە ئاوانێ کەرمێەوە وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد